کاتێک دەستەوە مارێ حوشترێکی گەورەی قەڵەوی بدەنێ بەلاش و بە هەدیە. ئەسحابەکان فەرمیان یا رەسوول الله ئێمە هەمومان پێیمان خۆشە ئەگەر بچینە دەرەوەی شاری مەدینە و بێینەوە حوشترێکمان بدەنێ. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم والله بچێ ناو مزگەوتدا بنیشی یەک ئاەت بخوێنی لۆت باشترە لە کنخوای لە حوشترێک، دوو ئاەت بخوێنی لۆت باشترە لە دوو حوشتر، سێ ئاەت لە سێ حوشتر. ئەجر و پاداشتی ئەوەندە زۆرە، یعنی تۆ هەر ئاەتێک بخوێنی بارتەقای حوشترێک کە دەکا سەیارەیەکی ئێستاکە کە زۆر گرنگە ئینسان اهتیمام بە قورئانە بدا و زیاتریش بخوێنی ئەوەندەی کە وا خوێندیتی. ئیبن جەوزی کە عالمێکی مەشهورە لۆیە ئەوەندە قسەکانی تەئسیری دەبوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی وەعز و ئیرشادی هەبوو، دەڵێ کولی هەفتەیەک هەموو هەفتان جمعە لۆ جمعەی ختمەتی قورئانی دەکرد، هەموو جمعان ختمێکی قورئانی دەکرد و زۆر پیاوی ساڵحیش لەو زیاتریش ختمیان دەکرد کە خوای گەورە هەموو لایەکمان تۆفیق بدا لۆی بتوانین ئەو قورئانە زۆر بخوێنین. هەروەها لە موجاعەی کوڕی زوبەیرە ژێرنەوە کە یەکێکە لە پیاوە ساڵحەکان کە دارێک پیاوێک دەچیتە لای ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی تەمەشای دەکا ئەو پیاوە بەڕێز و بەرزە فرمێسێک لە چاوی دێتە خوارێ، ئەویش لێی دەپرسی لۆ دەگریەی دەڵێ وەڵڵاهی ئەو شۆخەونێکی سەیرم دیت بریتی بوو لەوەی شەوێ لە خەودا پێیان گوتم قورئانی بخوێنە، ئەمیش قورئانم خوێند چونکە شتێک لە دنیادا تۆ چ بکەی شەوێ لە خەو زیاتر ئەوە دەبینیەوە. دەڵێ قورئانم خوێند دەستم بە سوورەتی تاها کرد هەتا گەویستمە سوورەتی یاسین لەو خەوەدا قورئانم دەخوێن. دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی شتێکیان هینا وەک بازنێک شتێکی زۆر زۆر جوان بوو لە دەستمیان کرد، تاتێکیشیان هینا لەسەر تەپری سەرمدایان نا گوتیان لە ڕۆژی قیامەتیش لەوەت زیاتر دەدەینێ. گوتم ئەوە بە واستەی چییە؟ گوتیان ئەوە بە واستەی ئەوەیە ئەو بازنەت لە دەستی دەکەین لە ناو بەهەشت لەبەر ئەوەی تۆ لە دنیادا بە ڕۆژی لۆ خوای گەورە ئەو تازەشت لەسەر سەری دادەنین لەبەر ئەوەی تۆ خەڵکی فێرە قورئان خوێندن دەکەی و فێرە کەلامی خوا دەکەی. کەسێک تاجی لەسەر سەری دابنێن هەر لە دنیا مژدەی پێ بدەن شایەنی ئەوەیە ئەو ئینسانە قورئان بخوێنی خەڵکی فێرە قورئان و ئادابەکانی قورئان و سنەتەکانی قورئان بکاتن بۆ ئەوەی لەو بەرەکەتە و لەو خێرە چاکە و لەو زۆرە ئەو ئینسانە بێبەش نەبی. نقطەی دووەم برا خۆشەویستەکانم بریتێ لەوەی کەوا ئینسان لە مانجی ڕەمەزان لەو مانگە پیرۆزە و پڕخێر و بەرەکەتە ئەوەندەی دەتوانیتن ئەو ئینسانە محاولە بکاتن سەدەقەی بکات. صدقەی مانجی ڕەمەزان وەکو غەیری ڕەمەزان نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێیان پرسی یا رسول الله چ خێرێک لە هەموو خێرێک گەورەترە ئێمە بیکەین و لە چ کاتێکدا؟ فەرمووی صدقەی مانجی ڕەمەزان لە هەموو خێرێک گەورەترە لەکە خوای گەورە. یعنی تۆ ئەگە لە مانجی ڕەمەزان صدقە و خێرت کرد مضاعفە وەکو ئەوەی نییە لە غەیری مانجی ڕەمەزان بیکەی. جا بۆیە ئێمەش لەو مانگە پیرۆز و مبارەکە و پڕخێرە تەمەشا بکەین بزانین چێ زیرانەکەی فەقیرە چێ لە گەڕەکەکەی کەسێکی هەژار هەیە با یارمەتی ئەو ئینسانەی بداتن لۆی خوای گەورە مۆفەقی دنیا و قیامەتی بکا لۆ ئەوەی خوای گەورە تەعویزی زیاتری لۆ بکاتەوە چونکە ئەو مانگە پڕی خێر و بەرەکەتە هەر وەکو ئەجری مضاعفە ئەوەی خێریش دەکات خوای گەورە بەتەنقات لە بۆ ئەو ئینسانە تەعویزی دەکاتەوە. من قسەیەکی کورد ئاماژە پێیەکەم لە پیاوێکی ساڵح کە ممچینە زۆربەی زۆرتان ناوتان گوێ لێ ببی پێی دەڵێن عەبدوڵڵای کوڕی مبارەک کوڕی پیاوە مبارەکەکە ئەو پیاوە دەجێرتەوە دەڵێ وەڵڵاهی نیەتم هینا بچم حەجی ماڵی خوا بکەم کە نیەتم هینا بچمە حەجێ ڕۆیشتم لە ڕێگایەدا تووشی ئافرەتێک بووم و متابعەم کرد تەمەشام کردێ ئەو ئافرەتە لەسەر مەزبەلەیەک مریشکەشی مرداری هەرگرتەوە و لەگەرە خۆی برد. دەڵێ ئەمیش زۆرم پێ سەیر بوو لە دوو ڕۆیشتم بانگم کرد فەرمووم خوشکم ئەو مریشکە چیە دەستتدایە کە مردارە و دروست نییە ئەگەر لە بۆ فرۆستن بیان لە بۆ خواردن بی. دەڵێ ئەویش بە تووڕەیی تەمەشای کردم پێی گوت ئەوە ئیشی تو نییە. دەڵێ ئەمیش زۆریم لێ کرد دەڵێ پێی گوتم وەڵڵاهی من ئافرەتێکم بێوەژنم سێ منداڵی یەتیمم هەیە سێ ڕۆژ دەبی لە غەیری ئاو و پارچەنانی کرد کە نەچوویتە ناو زوجی ئێمە. ئێستا بە شەرعی ئیسلام حرارە لە بۆ ئێمە مریشکی مردار بۆ هۆش بخۆی. سبحان الله ئەو نەوعە فەقیرە لە ئومەتی محەممەد هەبووە صلی الله عليه وسلم. دەرێ وەڵڵاهی کە گوێم لەو قسەی بوو تەئسیری لە دەرگ و لە هەناوم کرد. یەک
واجێ چەندین پێ بوو هەرچی هەبوو هەموم لێ وەرگرت مریشکەکەم لێ وەرگرت پارەکەیم هەموو پێ